بەداخەوە ئێستا سوشیال میدیا و تەکنەلۆژیەوە بەربڵاو بۆتەوە بەبێەوەی کۆنتترۆلی لەسەر بێ بەبێەوەی هیچ شتێک ببێت تەنانەت کاریگەری لەسەر ئەو منداڵانی ئێستاشەیەکە جیلی ئەو سەردەمەند لە ئێستادا ئەوەندە یعنی شتەکان ئەوەندە بەربڵاو بوویتەوە تامی جارانی نەمایە ئەویش بەڕای من هۆکارەکەی ئەوەیە سوشیال میدیا زۆر ڕۆچوتە ناو پەیوەندی کۆمەڵایەتیەکە بەداخەوە بتێ کەسێک بدۆزیتەوە ئەوە تو موبایلەکە دەبدەینی و تەلەفۆنێکی بۆ دەکەی لە کوێن دەری و ناونیشانی وەردەگری و یان بتێ سەردان کە دەیەوە کاتێم دێم سەردان دەکەم بەڵام پێشتر وانە بوو پێشتر ئەتوو کەسە دەچووی بە دوای دەرگاڕا یان دەچووی ماڵەکەت پێدەزانی سەردانت دەکرد و احتیادی ئەو بیر و بۆچونێکە تو هات بوو یان ئەو هەی بوو ئیدر دەتگۆڕیان هەواڵی کار ڕۆژانە هەیە دەتگۆڕیەوە لەگەڵەوی بێگومان ئەو ئێستا و تۆڕە کۆمەڵەتیەکان سستی خستۆتە نێو کۆمەڵگای ئێمە ئەویش کە تەنها ئەوەیە ناتوانین دیوەخانەکان پڕ بێتن وەکو پێشترێکە پێشترێکە دیوەخانەکان پڕبوون و میوان داهاتن و زۆرتریش بوو بەڵام ئێستاکە بە پۆستێک دەبینی جژنە پیرۆزە ئەکرێتن سستی کەوتوتە نێوان پەیوەندی کۆمەڵایەتیەکان و کە دەبێتەوە هۆی کەمبوونی پەیوەندیەکان لە نێوان خێزانەکان و لە بینە بۆ نمونە ئێستا باو لەگەڵ منداڵەکانی خۆی کەمتر گفتوگۆ و کەمتر نەسیحەتی منداڵەکان و لەگەڵ خێزانی خۆی کەمتر قسە دەکا و بەردەوام خەریکی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئینستاگرام و سناپچات و بەردەوام سەیری ئەو شتان دەکەن.